یەکەم کاروانی حاجیانی ئەم ساڵن لە شاری هەولێر ئامادەسازی دەکەن بۆ بەڕێکەوتن بۆ عەرەبستانی سوعودیە و بەجێهێنانی فەریزەی حەجی ئەم ساڵ. حەفسە حەمەد هەفتا بەهاری تەمەنی تێپەڕ کردووە، 44 ساڵە بە تامەزرۆییەوە هەوڵ دەدات بۆ ئەنجامدانی فەریزەی حەج، بەڵام قسمەتەکەی بەمڕۆ گەیاندووە. هاوتەمەنانی حاجی حەفسەش بە هەمان شێوە چەندین ساڵە چاوەڕێی ئەو ڕۆژە دەکەن تاکو فەریزەی حەج بەجێبێنن. 44 سال علي بأخوان نستوي عفو بوبي بتينا زي عفو بتينا خدمة بيغمبره صلى الله عليه وسلم بتينا بنبردي استخرت الله زي عفو يا ما أملوتنا هلا حاولني حفينا هذين لو عفووني بنيازي حجي 15 سنة ما شاء الله. علي والله بخفاي ايكم زارتش حمري اودو هندم بي خوشة هندم بي خوشة بس ما بهشتي هندش بي خوشة بس ما حدزي يا ربي آمين ما ماري الدنيا ملوسيا لو هندي نبي روجك حمام لدرشي اللي بزميني لكوس بيدرشي بس حمل مدقدي ويانا وبيشترى بمسمح زينا بارتو بارش كورونا بو نانا نهف سايرتي زۆر هەستێکی خۆشە، زۆر بەجۆش خۆشە بەڕاستی ئینسان کە ئەو ڕۆژەی چوین بانجاکردین بۆ پارەدان زۆر یعنی شتێکی سەیرم دیت کە ئەو خەرکە بە پیری تەمەنی 70 ساڵە ئەوەندە بەجۆش خۆش داد ئەو پارەی دەدا کە بەبێ ئەوەی قیمەتی ئەو پارەی بزانی کە دەیدەل و ئەو سەفەرەی کە سەفەری ڕۆحیەتە، سەفەری تەمەنە بەڕاستی. بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێم و دەستەی باڵای حەج و عومرەی عێراقی بڕیاریان لەسەر تەنها لە 15 کۆی حاجیانی هەرێمدا کە بەڕێگەی وشکانی سەفەر بکەن، هەرچەندە خواستی هاوڵاتیان زیاتر بوو، زیاتر داواکاریان پێشکەش کردبوو، بەڵام بڕیارەکە تەنها بۆ 690 حاجی دەرکرا بوو. الحەمدوللا ئەم ساڵ دوای تەوابوونی پرۆسەی حەج هەمانگیەکی زۆر باشمان کرد لەگەڵ دەستەی باڵای حەج و عومرەی عێراقی، لەوێ بڕیار درا کە ئێمە پشکی لە 115 حاجیانی هەرێمی کوردستان بەڕێگەی وشکانی سەفەر بکەن. ئێمە چاوەڕوان بووین کە ئەمە وەکو جارێ وەکو تێست وەکو تاقیکردنەوە ینی بەکاربێنین. سپاس بخۆ ئەم ڕێژیە زۆرتر لەوەی کە ئێمە داوامان کردبوو خەڵک داوای کاری لەسەر هەبوو. ئەمەش بۆ چەند هۆکاری دەگەڕێتەوە. یەک لەوەی کە سەفەرکردنی ئەوان دووجار بە مەدینەدا تێدا پەڕ دەبن، واتە ئێستا کە دەچەند سەفەری مەدینە دەکەن کە دەگەڕێنەوەش هەم زیارەتی مەدینە دەکەن. دووش هاتنەوەیش لە دەست ینی ئەوە نابێت فڕۆکە ئیلا بە پەیوەست بێت بە فڕۆکەوە، هاتنەوەیان بە دەست خۆیان دەبێتن بەپێی ئەو خشتێکە لە دەستەی باڵای حەج و عومرەی عێراقی بوواندانەوە دەتوانن بە ئارەزووخان ئەو بە شێوەیەکی ئاسانتر و زووتر بگەڕێنەوە. سێش تێچووی حەجی وشکانی کەمترە لە تێچووی حەجی ئاسمانی، چونکە لە هەر حاجێک تقریبا 700 دلار کەمترە. لە هەرێمی کوردستان ڕێژەی لە 115 کۆی حاجیانی ئەمساڵ بەڕێگەی وشکانی سەفەر دەکەن، بە جۆرێک 30 پاس دیاری کراوە. لە شاری هەولێر 10 پاس و لە شاری سلێمانی و ئیدارە سەربەخۆکان 12 پاس و لە دهۆکیش 8 پاس بەڕێکەوتن بۆ بەجێهێنانی فەریزەی حەجی ئەمساڵ. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.